ئەمریکا هۆژداری دژ بە کردارێکی لەشکری یەکلایەنە لە ڕۆژهەڵاتی ڕووباری فرات دەدات بە تورکیا. سیناتی ئەمریکا دەنگ لەسەر کۆتایی هێنان بە پشتیوانی عەرەبستانی سعودیە لە یەمەن دەدات. هاندانی ژنان بۆ بڵاوکردنەوەی بەرهەمە ئەدەبیەکانیان. سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەخێربێنەوە بۆ بەرنامێکی نوێی کورد کۆنێکشن. سڵاو و ڕێز بینەرێن هێژا ئەمێ بەرنامەخوێ ji Tirkiye dest pê bikin. Serokê Tirkiye bi awayekî eşkere gef li Kurdên Sûriye kir û got wê dest bi êrişên leşkerî bike li Rojhilatê Çemê Firatê gobûye cihê nerehetiyê ji Amerîka re û çav tev de li ser karvedana vê gavê ye. وزارت براوانی امریکا پنتاگون دبیجت هر کردارکا لشکری یا یک آلیا ترکیه دجی شروان کرد لسوریه او این امریکا پشگریا وان دکت نایت قبول کرن. اف داخلیانه پشتی زارا بتون ده سروک ترکیه رجب طیب اردوگان دید او گوتی ترکیه ده دست بکردارکا لشکری لدمکانیزیک لروشالات چم فرات بکه. Fırat'ın doğusunu مگود بو دبیجین ام ده دست بکردار کالشکری لدماچان روشت بین بکین بو درکرنا تروسین جدا خواست روشالات فرات آرمانجا منه سربازین امریکینه جدا خواستن چالاک لوی دبری آرمانجا منه. ترکیه هبونا خویا لشکری لسر سنور سوریه بهز دکت. لاروجا پیشنبه کاروان کا لشکری هاتا دیتن برو هرما حتای دچو و لگور آجانسا دنگوباسن فرمیا ترکیه انادولو او هزه گهشت سر سنور سوریه. پیفدار یپگه نوری محمود دبیجتن هف پیمانیا نفنتوی بر پسیارتی برانبر باکور سوریه هیا. لامبر وینا بگومان بر پسیارتین امریکا و کوالسیون در حق باکور سوریه دا هنه و از بارم ev noktayın ko ji bo şopandinê li ser sînor hatin avakirin jî divê çerçevê de hatin avakirin ku ti tehdîdek li ser emna Tirkiyeyê tune ye. Hevpeymaniya nêfnetewî ya Rêberayetiya Amerîka têkiliya Kaqayîm digel YPG heye di çarçova hevpeymaniya Hesedê da ewa rûleka sereke di şerê dijî komala çekdarên Daişê dibîne. Rêberê Hesedê Mezlûm Kubanî li daxuyaniyekê da got Hesedê dê bi tundî bersiva her hêrişeka Tirkiye bidet li dema Washington bi zavên ragirtina Tirkiye dike. Profesörê zanîngeha Kadirha Serhed Guvencî dibêjitin kirdareka leşkeriya Tirkiye renga têkeliyên wê digel Amerîka bi dawî bîne. اگر ترکیه بقایل بونا امریکا کردارکی بکد مترسی هیا کو اف گرجا لشکری ببیت اگر داوی هاتنه هف پیمانیا کونار یا امریکا و ترکیه. لآلوزیا اپراسیونیا ترکیه دخوازد لروشالات چم فرات پیک بینه رنگ دست ترکیه برو باکور عراق بردد و اول لگور پروفیسور سرحد گوونجی. اگر ترکیه سرکفتنا سیاسی و لشکری دو اپراسیونا چاورریکری دا بدست خست رنگ بشک جی عراق جی ببیت آرمانجا دوی. لکولر ناوند روشالات ناوین ایتون اورهان دبیجتن هشتا درفتکا کار دیپلماسیه هی. از باوردگیم درگه که دیپلماسی هشتا وکری هیه. و اگر دانستاندن دنابرا کار بدستن امریکا و ترکیه چه بون او را کفتن اک چه بید از باوردگیم درفت آرایگیری لحره شکی یه مای. سویلن باکور سوریه داخوازش امریکا و تبایا ولاتن دیان جهان دکن ریگریه لترکیه بگرن و پیک وجیان آوان تک ندن. ام بیدی کن دولت مزن امریکا وانا جير بيجن بس بحطانا بس جي اردوغان وغير اردوغان وام سلامتي ام قش بعيشن شكرت وشكرمان وشعرب وشعم. گفن ترکیه هفدمن دگل پیشوچونن حسده لبروکن شری لهجین شارزا باور دکن هر هرشکا ترکیه دجی روشالات چم افراد و سستی بخت سر بجه کرنا آرمانجا سرکه امریکا دنهلانا داعشه. خالد فتاح دنگ امریکا. سەرکردەی سونە لەشکریەکانی ئەمریکا ژەنڕاڵ جۆسف دانفۆرد ڕۆژی پێنجشەمە لەگەڵ یاسر گولەر سەرکردەی لەشکری تورکیا و توێژی کردووە. هەردوو سەرکردەی لەشکری باسییان لەو بابەتانە کردووە کە لە بەرژەوەندی هاوبەشی ئاسایشی هەردوو وڵاتدان لەوانە بنکەکانی چاودێری ئەمریکا لە باکووری سووریا کە بۆ ڕەوانەوەی نیگەرانی ئاسایشەکانی تورکیا دانراون. ژەنڕاڵ دانفۆرد جەختی کردوتەوە لەوەی ئەرکی ئەو بنکانە بەردەوام دەبن. سەنگی ئەرکەکەش ڕێگریکردنە لە هەر هەڕەشە و مەترسیەکی ئاسایشی لەناو سووریاوە بۆ سەر تورکیا و ئاماژەشی بەوە کردووە کە ئەمریکا وابەستەیە بە ڕێخستنی هەوڵەکانی لەگەڵ تورکیادا
بۆ هێنانە ئارای سەقامگیری لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا. هەڕەشەکانی تورکیا بۆ هێرشکردنە سەر ڕۆژهەڵاتی ڕووباری فورات نیگەرانی بە دوای خۆیدا هێناوە و نوری مەحموود وتەبێژی یەکینەکانی پاراستنی گەل لە دیمانەیەکدا لەگەڵ دەنگی ئەمریکا بەم شێوەیە دەدوێت. دهفەڤینەکە تایبەت یا دەنگی ئەمریکا bi berdevkê yekîniyên parastina gel YPG Nûrî Mehmûd re agahî û helwestan YPG ji gefên ragihandina şer ji aliyê Serokê Tirkiyeyê Recep Tayyip Erdogan anî ziman. Birêz Mehmûd got Erdogan dixwaze terorîstan ji tunekirinê biparêze. Anha tam di dema ku bajarê hejînê tê rizgarkirin da elanekî bi vî rengî ya şer ji alî Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdogan be baye bi rengekî mubaşer tê diyarkirin ku alîkariya terora Daişê dixwaze bike, naxwaze terora Daişê tune bibe. Ev pêkhateya ku li hember terora Daişê ya cîhanî, pêkhateya cîhanî a ku li hember terora Daişê ya cîhanî şer dike, dixwaze vala derxe bi rastî. Li ser helwesta Amerîka û koalîsyona navnetewî got hevalbendên Hesedê û YPG'ne di şerê li dijî Taişê de nexasim got Amerîka niha ragihandibû got ew ê xalên çavdêriyê û şewpandinê li seranserê sînorê Bakurê Sûriyayê bi Tirkî re saz bike. Birêz Mehmûd agahî da got ew xalên Amerîkî yên şopandinê hatine sazkirin û bicîhne û êrişên Tirkiyê û gefên wê ne tenê li ser Kurdan e yan li ser YPG ne. Birêz Mehmûd got êrişên Tirkiyeyê ser Bakurê Sûriyayê xencereke di bişta NATO û civaka navnetewî û koalîsyonê de ye. Vê em dikarin vî rengî şîrove bikin. Yani hedef ne tenê ku êrişî hêzekî bi tenê bike. Esas ev li hevhatina cîhanî ya Bakurê Sûriyada dixwaze feşelê pêk bîne. Bey Erdogan li vê derê tiştek nemimkîne bibe dixwaze vêna ji dinyayê re îspat bike. Yan wê xirab bike yan jî wê Erdogan be. Ji dervê vêna kesekî din re naxwaze rê bide. Fe ji bo vê em dibînin ku ev muhawelatên Erdogan xençereke di pişta civaka navdewletî de her wiha xençereke di pişta NATO da ku hêzên NATO û civaka navdewletî îroj di Bakurê Sûriye de xwedî projeyên pir cidî ne. Di nava rewşên gefên Tirkiyeyê de gelo çare çi ye? Berdevkê yekîniyên parastina gel YPG Nûrî Mehmûd got helwesta Serokê Tirkiyeyê Recep Tayyip Erdogan ne tenê li dijî Kurdan e lê ew li dijî civaka dîmokratîk ya navnetewî ye û her wisa ewlekariya navnetewî dixime Tirsiyê de. Eger ku rastî di çerçeveya qanûn û mewasîqên navnetewî de tev bigere an halvê derê koalîsyon gelek welatan yani ku îroj artêşên wana ê NATO ne û îroj di hindir Bakurê Sûriye de bi hêzên Sûriyeyê Demokratîk re demekî dirêj li hember terora cîhanî ya Daişê şer dikin û serkeftinên hevbeş mebhev di re pêkanîne. Rûmî wêna jî Serokkomarê Tirkiye rûmî ku dizane ku werqas artêşên NATO di Bakurê Sûriye de hene dixwaze êrişî van herêmên ku artêşên NATO bizzat têda ket dane têda şer kirine û terora Daişê bi hêzên me re bi rengekî hevbeş me bervetinekirtinê biriye êrişî wê herêmê dike. Di dawiya axaftina xwe de berdevkê yekîniyên parastina gel YPG Nûrî Mehmûd bang li hemû civaka navnetewî û bi taybetî koalîsyona navnetewî kir got rê nedin êrişên Tirkiyeyê ser Bakurê Sûriyeyê. Hêjaya gotinê ye got Serokê Tirkiyeyê Recep Tayyip Erdogan roja çarşemê gotibû got ew ê di nêz de li dijî Rojhilatê Feratê dest bi operasyonekê bikin. Wîzareta Berevaniya Amerîka jî serheziriya operasyonê Enqera hişyar kirbû got ji operasyonên yekalî dûr bisekine. Her wisa fermandarên şeriyên yekîniyên parastina gel YPG û hêzên Sûriya Demokratîk Hesedê bang li civaka navnetewî kirin got rê nedin van êrîşan lê heger êrîş pêk hatin ew ê li ber xwe bidin. Zana Omer dengê Amerîka Qamişlo. سینەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا سەرزنشتێکی مێژووی عەرەبستانی سعودیەی هاوپەیمانی لە مێژینەی ئەمریکای کردووە بە پەسەندکردنی بڕیارێک بۆ کۆتایی هێنان بە پشتیوانیکردنی هەڵمەتی لەشکری بەڕێبەرایەتی سعودیە لە یەمەن و بڕیارێکی تریشی پەسەند کردووە بۆ مەحکومکردنی کوشتنی جودابیری سعودی ڕۆژنامەوان جەمال خاشقجی. دوو هەنگاوی گرنگ بۆ سەرزنشکردنی یەکێک لە نزیکترین هاوپەیمانانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سینات شەرمەزاری دەربڕی لەسەر کوشتن و مەینەتیەکان لە یەمەن. لەشکری سعودی بە هەر پێوەرێک هەڵی سەنگینی تاوانبارە بە تاوانی شەڕ. وەکات لە مێژە بەسەر چۆ بۆ ئێمە تا بڵێن بەسە. هەروەها شازادەی جێنشینی عەرەبستانی سعودیە محەممەد بن سلمان تاوانبار کرا بە کوشتنی ڕۆژنامەوان جەمال خاشقچی 2 مانگ پێش ئێستا.
ئەگەر هەشتێک بزانیت لەبارەی شازادەی جەنشین ئەوە دەزانیت کە بە هیچ شێوەیەک ناگونجێت 17 پیاوی نزیک لەو بچنە ناو فڕۆکەیەک و بڕۆن بۆ وڵاتی سێهەم پیاوێک لێت لە بکەن لە ناو کنسوڵخانەیەک و تەرمەکەی بشارنەوە و بگەڕێنەوە و ئەو هیچی لەم بارەیەوە نەزانی بێت. بەڕێوەبەرایەتی ترامپ ئاماژەی جۆراوجۆری داوە لەسەر ئەوەی کێ بەرپرسیار بکات لەو کوشتنە کە ڕیاز تاوانەکە دەخاتە سەر بەرپرسانی تر. کۆشکی سپی هەروەها زۆر بەتوندی دژی پچڕاندنی هاوکاری لەشکری نێوان واشنگتن و ڕیازە و هەندێک لە سیناتۆرەکانیش هەمان بۆ چوونیان هەیە. ئەگەر تۆ حوسی بیت و لە ڕۆژنامە بخوێنیتەوە کە سیناتی ئەمریکا دەنگی داوە بۆ کۆتایی هێنان بە پشتیوانیکردنی عەرەبستانی سعودیا دەزانی بیر لە چی دەکەنەوە؟ پێویستمان بە ڕێکەوتنی ئاشتی نییە. ئێستا ڕەنگە بتوانین ئەم شەڕە ببینەوە. سینات لە کاتێکدا ئەم بڕیاریدا کە هەواڵی پێشوەچوونی و توێژی ئاشتی یەمەن بە پشتیوانی نەتەوەی گرتوەکان لە سوید بڵاوبووەوە. ئەو هیوایش دێتە ئاراوە هاوکاریە مرۆیەکانی کە زۆر پێویستن بگەن بە وڵاتەکە. هاوکات لە واشنگتنەوە پەیامێکی بەهێز دەدرێتە عەرەبستانی سعودیا. بەجیان ڕادەگەیەنرێت وڵاتە گرتوەکانی ئەمریکا بەردەوام نابێت لەوەی ببێتە بەشێک لە گەورەترین کارەساتی مرۆڤایەتی لە ڕۆی زەویدا. بڕیارەکەی سەر یەمەن دەسەڵات دەدات بە کۆنگرێز بۆ بڕیاردان لەسەر ئەوەی کەی ئەمریکا لە شەڕێک پێوەگلێ بۆی هەیە تەنها ئاماژەیەکی کورتخایانی سیمبولیک بێت لە کاتێکدا ئەنجومەنی نوێنەران بڕیاری دەنگدانی لەسەر دەسەڵاتی شەڕ هەتا کۆتایی ساڵ بە دوورزانی. وەزیرê derveyê Amerîka Mike Pompeo di roja çarşemê de ji encûmena ewlehiya netewên yek bûyî re got got Îran çekê xwe yê navokî û mûşikên balîstî zêde kiriye ji sala 2015 ve û pêdivî heye got ev çalakî bên rawestandin. هەموو ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان پشتگیری لە ڕێکەوتنی ناوکی لەگەڵ ئێران دەکەن جگە لە دەسەڵاتی ئێستای ئەمریکا کە لە مانگی 5دا لە ڕێکەوتنەکە کشایەوە و لە مانگی ڕابردوو گەمارۆکانی دیسان بەسەر ئێراندا سەپاندەوە. ئێران لە خواستی باشی وڵاتانی تر بە خراپی کەڵک وەردەگرێت و بڕیارەکانی دوا لە دواییەکی ئەنجومەنی ئاسایش بۆ تاقی نەکردنەوەی موشەکی باڵستیک ناوەتە ژێر پێ ئەمریکا هەرگیز ئەمە قبول ناکات. مایک پمپئۆ وەزیر دەرۆی ئەمریکا دەڵێت ئێران گەورەترین هێزی موشکی باڵستیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەیە کە زیاتر لە دە سیستم دەگرێتە خۆی چه ئەوانەی دروست کراون و چه ئەوانەی خەریکی پەرەپێدانیانن. بە وتەی بەرپرسانی ئێرانی هەندێک لە موشکەکانیان دەتوانن زیاتر لە 2000 کیلومتر بڕۆن و ئەمەشیانی هەندێک لە وڵاتانی ئوروپایی دەتوانن بکەونە بەرمەترسی موشکی ئێرانەوە. ڕێکەوتنی ناوەکی ساڵ 2015 گەمار و ئابوووریەکانی سەر ئێرانی وەلانا و لە بەرامبەردا ئێران زۆربەی چالاکی ناوەکیانی خۆی ڕاوەستاند و ڕێگا دەدات بە چاودێری نەنەتەوەی بەسەر بەرنامەی ناوچەکەی. ئاژانسی وزەی ناوەکیش بۆ چەندین کەڕەت جەختی لەوە کردوێتەوە کە ئێران تا ئێستا پابەندی ڕێکەوتنی ناوەکی بووە و ژێر پێ نەناوە. بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش کە پشتگیری لەم ڕێکەوتنە دەکات داوا دەکات لە ئێران کار لەسەر موشکی بالستیکی جۆری وانە کات کە دەتوانن کڵاوەی ناوکی بگوازنەوە بەڵام بەڕوونی ڕێگالی ئێران ناگرێت. ڕۆژی چوارشەممە پەمپەوە داوای کرد بربەستێنێتەوەیەکان لەمەر بەرنامی موشکی بالستیکی ئێران تونتر بکرێت. ئەمریکا هەوڵ دەدات بە هاوکاری ئەندامانی تری ئەنجومەنی ئاسایش گەمارۆ بخاتەوە سەر بەرنامەکانی موشکی باڵستیکی ئێران وەک لە بڕیاری ژمارەی 1929 ئاماژەی پێدراوە. بەرپرسانی ئێران هەمیشە دەڵێن بەرنامی ناوکی ئێران بەرنامێکی ئاشتی خوازانەیە و جێهێشتنی ڕێکەوتنی ناوکی لایەن ئەمریکا و شەرمەزار دەکەن. ئەنجومەنی ئاسایش پێویستە بە توندی ئەمریکا شەرمەزار بکات بۆ ئەوەی گەمارۆکانی سەر ئێرانی خستۆتەوە گەڕ ئەمەش بە ژێرپێنانی یاسانەوە دەوڵەتیەکان و بڕیارەکانی نەتەوەیە گرتوەکان. هاوپەیمانانی ئوروپای ئەمریکا ئێشتا پابەندی ڕێکەوتنی ناوچین. پێمان وایە ڕێکەوتنی ناوچی بەشێکی گرنگە لە چوارچێوەی جیهانیدا بۆ کۆنتڕۆلکردنی چەکی ناوچی. ئەمە سەرمایەیەکی گرنگە بۆ ئاسایشی ئەوروپا و ناوچەکە و لە بەرژەوەندی هەمووانیشە. لەوە ناچێت پلانی ئەمریکا بۆ بربەست خستنە سەر بەرنامەی موشکی باڵستیکی ئێران لە ڕێگای ئەنجومەنی ئاسایشەوە زۆر سەرکەوتوو بێت چونکە وڵاتانێک وەک رووسیا و چین دەتوانن هەر بڕیارێک لەم ئەنجمەنە ویتۆ بکەن. دەرهینەرێ کورد ڕەحیم زوبەیحی di qeza otomobîlekê de bi guman jiyana xwe ji desta. Mebrêka Skype hevpevînek bi derhîner Ekrem Heydorê kir got ew bi xwe hevalê Zubeyhî ye û ji nêzik ve wî nas dike li ser bûyera kuştina wî herwisa jî li ser hunera Zubeyhî hunera wî çawayê bi taybetî li ser jiyana Kurda ve. Asî xebera gelkî xemgîn û ji nişka ve hat مبهيست وتشتكي يعني سوربريز بابو رحيم قال لك هي زاويين
بۆ کاری هەنەرێ بۆ کاری فیلم بەری دومەح ئەم هەورە پەیوی بەحسا پرۆژێ نوێ دەکرد یعنی هین دکارە بێ د ئاستەکێدا گۆگەلێکی پرۆدکتیڤ گۆگەلێکی کارە بە 20-30 ساڵێدن هین فیلمی ڕاستی هین باشتر شێکرا لەگەل گۆ فیلمی بەرێ یعنی گەیشت ئاستەکێ ناو فەستیڤالێ ناو نەتەوی زمانێکی سینەمێ 4-5 فیلمێوی هەبوون زمانێوی سینەمێ دیار بوو بخۆرە حین وەک مرۆڤێکی ئەس کارم بەحساوی بکەم یعنی ئینسانێکی گەلێکی دڵپاک بوو گەلێکی کوردەوار بوو دمەژارێ فیلمی خۆدەژی هەردەم یعنی ئۆکەم بێژن هەم جوواکا کوردی تایبەت ڕۆژهەڵاتی کوردستانی باشوور دەستێناش بەبوو ئەو ژبانەیە هەمجی ئەو مژارێن وی تەرکیز دکرد لەسەر مژارێن و ئەکتوێل و کوردی دەژین دوێ هەرێمێدا علی سینەما بێت چا فیلمی دبینە وەک دەرهینەر الحين من 2006 ناسكر فستيفال فيلم كردي البرلين من ناسكر بيجابي كرت فيلم تشكرو فيلم اسكيب رف وفيلم ساتليت بون دسبيك خرط وراسي بشتي بدمك ندريش 2 ساعة تخمين تكلم 2008 فيلمي ولاتي أفسخانة The Land of the Legend او فيلم بري قدر كيفي مديت يعني بري قدر كيفي فستيفال راسيج مرة شان بلي مذكر دورا 6 دقائق شفت تشتكل يعني دوي فيلمي ده بمن رحيم زماني خوي سينما نشان دا بصمة خو وبي امضاء خو يا هنري دوي فيلمي ده نشان دا از قال يا فيلم دوجار لي مذكر دوي وقت ده يعني بيجن بديمن بانوراما زرستاني ناوا جاي كردستاني ديمن دريج جو بانوراما قالكي بداو قالكي فراه يعني از حتى انا ديمن قالكي خورتي بيرامن بلكي 4 دقيقه 5 دقيقه زيدتر یک دیمن بو یک شوت بو یک پانوراما بو چیا خویا دکه بر خویا دکه که سیار عربات سکنه دنگ دیالوگش دور وته دوی دری ده خورتبونا سینما خونی شان ده چاوات بینی یک کار بگو او کسین وک رحیم بین پاراستن جالی که و خودی لوان در که و علی کاری جوان بکرن فيلمي وان كاري وان خباطة وان بمين صاغ بمين وكاربن بردوامية بكن يعني حتى أصلك هيزك هيك تشتكي صاز بكبير عليه نريده اللي أسبوعار طيبت 2 سالين طاوير يعني 2 سالين 3 سالين طاوير روشاكو حريمة كردي كشتي درب اسمه روشاك لكي دجواره يعني طاوير از دوی باوریه دم هزا هری مزن آکمره کار بکه پشگریا چند آخواه پشگریا هنرمند خواه اش بگو او ناو نشان امریای او وقت به نامه امریاش با جهانی مرا چه خوازه بیجه مرا چه رنگی خوازه نشان بده دوی داره ده قلسیک هیا دوی داره قلسیک هیا او قلسیاجی هم دبینن یعنی اش بگو ایرو دنیا گشی تخواز هیا کو بهتر وی ملتی ناز بکن و ماتریال کیمه یعنی تنه جالی نیوز وی ناز کن جالی نوچه وی ناز کن وک فاکت وی ناز کن لی وک روح وک چلنبون پرکنتی ناز کن هەڵمەتی 16 ڕۆژی دژ بە نایەکسانی ڕەگەزی لە شاری سلێمانی کۆتایی هات لە دوا ڕۆژی ئەو هەڵمەتەدا نێوەندی توێژینەوەی جێندەری ڕێوڕسمێکی تایبەتی ڕێکخست. Vê kombûnê de nûnerê taybet yê Yekîtiya Ewropa bo Iraqê amade bû tevî balyoza jinan li netebên yekbûyî û serokê hikûmetê jî li wê de amade bûn.
بە ئامادەبوونی نێردەی تایبەتی یەکێتی ئەوروپا و وەزیر و پەرلەمانتاران سنتەری جێندەر کۆتایی بە کەمپینی 16 ڕۆژ چالاکی دژ بە نایەکسانی ڕەگەزی هێنا و بە فەرمی وەرگرتنی نزیکەی $1,000,000 وەک پاڵپشتی مادی لەلایەن یەکێتی ئەوروپاوە بۆ چالاکی و پرۆژەکانیان ڕاگەیاند. بەڕێوەبەری سنتەری جێندەر بۆ گەشەپێدان و لێکۆڵینەوە دکتۆر چۆمان هەردی وتی بەنیازن بە تایبەتی تیشک بخەنە سەر پەروەردە بە شێوەیەکی گشتی. ئێمە ڕاهێنانیان بۆ بکەین لەبواری عەدالەت و یەکسانیدا و قوتابیەکان خۆیان بچنە خوێندنی ئامادەیی لەو قوتابخانە لەگەڵ قوتابیانی دیکە بچتە لە خۆیان لە مەسەلەی یەکسانی و جەردەری. بۆ 24 مانگ ئێمە مۆنیتەری یا چاودێری میدیای کوردی و عەرەبیەکەین بۆ بزانین چۆن میدیا بەخراپی نوێنەرەتی ژمارەکە، چۆن میدیا توانی تیژی بەرامبەر بە ژەندەریان هێنێت. نێردەی تایبەتی یەکێتی ئەوروپا ڕامۆن بلاکووە کە ئامادەی چالاکیەکە بوو باسی لەوە کرد کە لە استراتیژی یەکێتی ئەوروپادا گرنگیەکی زۆر بە یەکسانی ڕەگەزی ئەدەن و لە عێراقیشدا پشتگیری ئەوە ئەکەن ژنان پۆستی باڵای حکومی وەربگرن. ئێمە بە بەردەوامی پشتگیری ئەو ڕێکخراوانەمان کردووە بۆ پشتگیری ژنان بە مەبەستی هەندانیان بۆ بەشداریکردنێکی کاراتر لە پەرلەمان و حکوومەتدا بۆ ئەمە بەستەش لەگەڵ پارتە سیاسیەکان و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەتدا گفتوگۆمان کردووە. ژنان و کچانیش بە گرنگیە و لەم پرۆژەیە سنتەری جێندەر ئەڕوانن و پێیان وایە کە گرنگە بە تایبەتی کار لەسەر ئەوە بکرێت ژنان هۆشیار بکرێنەوە بۆ مەبەستی داکۆکیکردن لە مافەکانیان لە کۆمەڵگادا. خۆی سوودی ئەبێت ئەگەر بە جدی کاری لەسەر بکرێت و زیاتریش ئەوەی کە یەکسانی لەسەر جێندەر لێرە گوێی لێ بگیرێت زیاتر لێرە کچ لەو ئەو مافانی نییە لەوەی کە کوڕ ئەو مافانی نەبێ بۆیە ئەوەی کە زیاتر تەرکیزی لەسەر بکرێت ژنەکە هۆشیاری بیرێتێ. لە میانەی کەمپینی 16 ڕۆژ چالاکی دژ بە نایەکسانی ڕەگەزی لە شاری سلێمانیدا چەندین چالاکی جۆراوجۆر بەڕێوە چوون بە مەبەستی داکۆکیکردن لە مافەکانی ژنان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. نویسکارê navdar yan Mekewan gotibû ger jin dest ji xwendinê berdin û wê demê roman dimire wekû diyar dibe got jin ji piyawan bêtir dixwînin. بۆ هەندانی ژنان تا بەرهەمە ئەدەبیەکانیان بڵاو بکەنەوە ڕێکخراوێک بە ناوی ئەو ژنانی بڵاو دەکەنەوە لە ساڵی 2011 لە لۆس ئانجلس دامەزرا. ئێستا ئەو ڕێکخراوە بۆ چەندین ویلایەتی تر و باکووری ئەمریکا تەشەنی سندووە. گروپی خانم ئەدەبیەکانیان دەخەنە ڕوو بە پرسیارێکەوە دەستی پێکرد بۆ زۆرینەی ئەوانەی وا لە گۆڤارە ئەدەبیەکان چیرۆک و شێعر بڵاو دەکەنەوە پیاون. خانمێک لە لۆس ئانجلس لە ساڵی 2011 ئەم پرسیاریە ئاراستەی سەرنووسەری گۆڤارە بەناوبانگەکان کرد و ئەوانیش بەم شێوەیە وەڵامیاندایەوە بۆ ئەوەی پیاوەکان زیاتر دەقی ئەدەبیمان بۆ دەنێرن. هەروەها شتێکی پێی دەڵێن لایەنگری لە هاوشێوەکان واتە ئەگەر تۆ لە دەسەڵاتدای باغ بە کەسێک دەدەی کە لە خۆت دەچێت و لە بوارێکدا خۆت و بیردێنێتەوە. بۆ نمونە ئەگەر دەسەڵاتدار پیاوێکی سپیە نووسینی پیاوی سپی زیاتر بڵاو دەکاتەوە. ئەمە تەنیا تایبەت نییە بە چاپ و بڵاوکردنەوە بەڵکو لە هەموو پیشەکانی تردا بەرچاو دەکەوێت. ئەم گروپە ئێستا لە وڵایەتەکانی دیکەی ئەمریکا و هەروەها کانادا و مەکسیکیش ئەندامی وەرگرتووە. کەسانێک هەن کە پشتگیریمان دەکەن و یارمەتی داراییمان دەدەن. ئەم یارمەتیانە خەرجی کێبلکەی نووسین دەکرێت. ئەم گروپە ئاستی بڵاوکردنەوەی منی زۆر گۆڕی. ئەوە 2 ساڵە ئەندام و پێشتر زۆر هەستم بە تەنیایی دەکرد و کاتێکی زۆرم بۆ ڕەوانەکردنی دەخێک تەرخان دەکرد. ئەمە زۆر تاقت پروچێن بوو. هاوڕێتی و چاوپێکەوتنی ڕێکوپێکی ماگانە یارمەتی داوم زۆر زیاتر نووسینەکانم بڵاو بکەمەوە. ئەم ژنانە یەکتر ڕێنەوەی دەکەن و کە یەکێکیان دەقێک ڕوانەی چاپەمەنیک دەکا بە کۆمەڵ چەپڵی بۆ لێ دەدەن. زۆربەی جار لە کافی شاپێکدا کۆ دەبنەوە بەڵام جارجار پاچڵاکیان هەیە واتە هەر کەس و خواردنێک دێنێ. ئەمە دەرفەتێک دەڕەخسێنێت کە زیاتر لە یەکتر نزیک بینەوە پەیوەندیەکەمان تەنیا لە ئاستی ناساندنی گۆڤارێک یا ماڵپەڕێکدا نەمێنێتەوە بەڵکو وەکو کۆمەڵێک ژن کۆ دەبینەوە و باسی ژیانمان دەکەین و جارجار ئەم بەشەش ئیلهام بەخشە. ئەم کۆبوونەوانە ئاستی دۆستایەتی باوەڕ بەخۆ و چاپ و بڵاوکردنەوەی ئەدەبی خانمانی بەرز کردوێتەوە تا سەرنووسەرەکان چیدی نەڵێن خانمان بەرهەم ڕوانە ناکەن. ئاباهۆما، کالیفۆرنیا، دەنگی ئەمریکا.
مەزادخانەی کەلار زۆر بەناوبانگە و خەڵکی ناوچەکانی تر تەنانەت لە ئێرانیشەوە کڕیاران ڕووی تێدەکەن پێیان وایە نرخەکەشی هەرزانترا. ئێرە مەزادخانەکەی کەلارە کاتژمێر 9 شەوە، بەڵام مەزادخانەکە جمەی دێت لەو کڕیار و فرۆشیارانەی کە لە ناوچە جاجیاکانەوە بۆ کڕینی ئاژەڵ و باڵندە و پێداویستیەکانی ناوماڵ هاتوون. ئەم مەزادخانەیە هەفتانە تەنها ئێواران و شەوانی پێنجشەمە و بەیانیانی ڕۆژی هەینی دەکرێتەوە، بۆیە لە کاتی کردنەوەیدا کڕیار و فرۆشیار لە پارێزگاکانی دیالە و کەرکووک و سەلاحەدین و سلێمانی و هەڵەبجە و تەنانەت ئێرانیشەوە دێن و کاسپی تێدا دەکەن. شتی ئەرزانە ئێمە خۆمان قەمسەڵە فرۆشین زیاد لە 20 قەمسەڵە فرۆشین لە شارە زرۆتێن بۆ ئێرە 12-15 قماش فرۆشە گشتمانە لە هەڵەبجەی تازەوە تقریبان 30 سیارین تێن لێرە هەموو ساڵێگەینێمە تقریبان 7-8 ساڵ ئێمە لە مەزاتای. ئەو کەسانەی وا تێن بۆیرا بە تایبەتیش دەسێنن ئەو کەسانن کە کەم دەرامەتن بەوەی لە شتەکانی ئێرە هەرزانە ڕۆکەنە ئەم بازار هەرزانە بازارڕە و شەوانی پێنجشەمە و جمعەتیان بۆیراش پرسێت. کەشوهەوا ساردا، بەڵام ئەو فرۆشیارانەی کە تەمەنێکی زۆریان لەم مەزادخانەیەدا بەسەر بردووە و ناتوانن لێیدا بڕێن، بەتانیان لە خۆیان ئاڵاندووە و بەردەوامن لە کەسابەتی خۆیان. خەڵکێک زۆر لە دیەکان و لە شارەکان ترۆتێت لە ئێرانە شتێکی بە هەردان دەستێکەوێ ئیسفادە ئەکایانەوە لە شوێتر ئەیفرۆشێ، ئێمەش ئەیسێنین لە ماڵان لە بازار ئەیسێنین ئەیتێن لێرانە شتێ ئیسفادەی لەکەین بۆ بژێوی ماڵ و مناڵمان. سەر لە بەیانیەکی زووی ڕۆژی هەینیە تا دێت مەزادخانەکە قەرەباڵغتر دەبێت. ژمارەیەکی زۆر ئاژەڵ و باڵندە جیاوازەکان لە گوند و ناوچە دوورە دەستەکانی گەرمیان و دیالەوە هێنراون و کڕیاریش لە دەیان جێگەوە خۆیان گەیاندوتە مەزادخانەکە بۆ کڕینی پێداویستیەکانیان. کڕیارەکان خەڵکەم شارەدا ڕۆ لە ئاوایەکانێک تێرن و ئەیسێنن کەمی هەرزانتر لێرەوە هەزار نادوو هەزارتیابی ئەیفرۆشن و ئەم فرۆشیارە لە ئێرانەوە جلوبەرگی هێناوە و لە مەزادخانەکەی کەلار ساغی دەکاتەوە. ئەمە تێنی لە باشماقەوە 100 کیلو و 14,000 دینار گومرکیە. وڵای خەڵک جلەلا لە سعدیە لە کەفری لە دووسخماتوی هەموو تێتا گەشتەچەن. مەزادخانەکەی کەلار جێگەی بژێوی سەدان خێزانە، ڕەنگە لە گەورەی و قەرەباڵغیدا هیچ کام لە پارێزگا گەورەکانیش مەزادخانەی وای تێدا نەبێت، بەڵام بەدەست بێخزمەتگوزاریەوە دەناڵێنێت. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، کەلار. بینەرێن هێژام گشتن داویا وێ بەرنامەی حتمانی بەرنامە ببینین خێر و خوشیت. هەر شاد و بەختەوەر بن، کاتێکی خۆش.